دیارە ئەمڕۆ لە ئاهەنگێکی زەماوەریدا بەڵێ سڵاوتان لێبێت. دیارە ئەمڕۆ لە ئاهەنگێکی زەماوەریدا دیارە ئاهەنگی کۆمەڵی دادگەری بەڕێوە دەچێت. دیارە لە ئێستادا ئامادەکاری دەکرێت. دیارە خەڵکێکی زۆر لێرە ئامادەیان هەیە چاوەڕێ دەکرێت ئاهەنگێکی زۆر قەرباڵغ بەڕێوە بچێت. دیارە باشە ئیشم پێ ئەمڕۆ ئاهەنگی کۆمەڵی دادگەری ئاهەنگێکی جەماوەری لە دەروازەی ڕاپەڕین بەڕێوە دەچێت. دیارە ئەوەی دەبینن بەشداریکردنی سەرجەمچین و توێژەکانە بەتایبەت لایەنگرانی کۆمەڵی دادگەری کە لێرە ئامادەیان هەیە بەشداری لە ئاهەنگەکە دەکەن. بەڵێ دیارە وردەوردە ئەوەی دەبینن هۆڵەکە قەرباڵغ دەبێت و پڕ دەبێت. دیارە چاوەڕێ دەکرێت بە گەرموگوڕیەوە هاوڵاتیان بەشداری لەو ئاهەنگە جەماوەریەدا بکەن. بەڵێ ئێستا ئێمە دەچینە لای کۆمەڵێک هاوڵاتی دیارە لێرەکە ئامادەیان هەیە. بەڵێ دەچین لای ئەو مامەیە مامە ئەگەر پێمان بڵێ جەنابەت ئەمڕۆ بەشداری ئاهەنگی کۆمەڵی دادگەریت کردووە تا چەند هیوات بە لیستی کۆمەڵی دادگەری هەیە؟ والله زۆر میوا پێ بە لیستی کۆمەڵی دادگەری جا چۆن هەنی کۆمەڵی دادگەری هەتا ئێستاەوەی کردوێتی هەموو خزمەت بە میلەت و بە وڵات و بە نیشتیمان بووە. یعنی حیزب لەوەی خزمەت گوزارتر نابێت لەوەی ینی ئەمن بەڕێی من یەکەم حیزبە کە خزمەتی وڵات و نیشتیمانی خۆی دەکات. تا چەند گرنگە خەڵک بەشداری هەڵبژاردن بکە بۆی داوای حەق و مافی خۆی بکات ئەو کەسانی کە شیاون بیان نێرێتە بەغدا بۆی داوای حەق و مافیان بکات. داوام لە هەموو کەسێکی موسڵمان هەیە کە بێن دەنگ بدەن بۆ سەر و دەنگیش بدەن بە کۆمەڵی دادگەری بە پیاوێکی وەکو کاک سۆران عومەری کە خۆی بەخت کردو لە پێناوی ملەتیدا. یعنی چەندیان ناڕەحەت کردووە چەندی زەحمەت دیوە هەموو لە پێناوی ملەتیدا و لە پێناوی کۆمەڵی ئیسلامیشدانە بووە لە پێناوی خزمەتی ملەتیدا بووە. یعنی کەسێک کە بەڕاستی تەزحیح داوە پێویستە هەموو کەسێک دەنگی بۆ بدات سەر بە کۆمەڵی ئیسلامیش نەبێت دەنگ بۆی بدات. لای ئامادەوێکی تر کە لێرە ئامادەیە بەڕێزت ئەگەر پێمان بڵێ تا چەند گرنگە خەڵک بەشداری هەڵبژاردن بکات بۆی داوای حەق و مافی خۆی بکات و ئەو کەسانی کە شیاون بینێرێت بۆ بەغدا بۆی داوای حەق و مافیان بکات. سەرتا بەخێر بن منوکو دەنگدەر و کادرێکی کۆمەڵ دادگەری دەنگدن بە بەڕێز کاک سۆران عومەر لەبەر چەند هۆکارە یەکەم کادرێکی بوێر و بەتوانایە و ڕابردوویەکی باشی هەیە لە پەرلەماندا کەسێکی داکۆکی کار بووە لە ماف و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەگشتی نەکار کۆمەڵ دادگەری بەڵکو بە هاوڵاتیان بەگشتی لەبەرەوە داواکارم هاوڵاتیان بەگشتی ڕووبکان سنووخەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن و نەهێڵن کەس لە جاتیان دەنگ بدەن و پشتیوانی بکەن لە خەڵکی ئەلەو کەسانێکەوە دیفاع دەکەن لە مافی هاوڵاتیان بە هەموو شێوەیەک لە پەرلەمان داواکارن لە بواری خزمەت دە خزمەت بە هاوڵاتیان دەکەن لە بەرنامەی بەخشین هەیە نەخۆشخانەی بەخشینیان هەیە کۆمەڵ دادگەری کۆمەڵێک بەرنامە و ڕێکاری باشی هەیە کە خزمەت بە هاوڵاتیان دەکەن پێویستە هەمومان هاوکاری بکەین دیفاعی لێ بکەین بەرگری لێ بکەین. زۆر سواز. بەڵێ ئەوەی دەبینن ئێستا بەشداریکردنی سەرجەمچین و توێژەکانە دیارە بە گەرمگوڕیەوە دەیانەوێت بەشداری لە ئاهەنگی کۆمەڵی دادگەری بکەن. دیارە بە دروشمی بۆ دادگەری لەگەڵمان بن ئەمڕۆ یەکەمین ڕۆژی ناساندنی لیستی کۆمەڵی دادگەری و هەروەها کاندیدەکانی بەڕێوە دەچێت. بەڵێ من دەمەوێت بچمە لای کۆمەڵێک ئامادەبووی تر کە لێرە ئامادەن. بەڵێ بەڕێزت ئەگەر پێمان بڵێ لیستی کۆمەڵی دادگەری و هەروەها کاندیدەکانی تا چەند هیوا بەخشن بۆ خەڵک؟ الحەمدوللا ئەوانەی کە دەیان ناسین ئێمە لە کاک سۆرانەوە تا ئەو خوشکانە جێگای ئومێدن و خۆی گەورە سەرکەوتویان کا و داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەین کە ئەوە بزانن دەنگدان شایەتیدانە و شایەتی چ بە درۆ بدرێت تاوانە چ بە کەسانی نەشاو بدرێت تاوانە. تا چەند گرنگە خەڵک بەشداری هەڵبژاردن بکات بۆی داوای حەق و مافی خۆی بکات نێڵێت کەسانی تر لە جێگای ئەو دەنگ بدەن. خۆی بەڕاستی گوناهبارە ئەوەی کە کارتی دەنگدانی هەبێ و نەچێ و چونکە بەڕاستی کە نەچی ئەوە دەسەڵات ئەو کاتە ئەو هەرە دەقۆزێتەوە ئەوەی کە خۆیان دەیانەوێت بۆ خۆیان دەنگی پێدەن و دەری دەچێنن. دەمەوێت بچمە لای ئامادەوێشی تر بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەو کاندیدانی کۆمەڵی دادگەری تا چەند هیوای جێگای متمانە و هیوای خەڵکن. بەڵێ بەنای خۆی گەورە بەخشن دەیمیرەوان
کە جێگای متمانی خەڵکە جێگای ئومێدی خەڵکە جێگای ئەوەیە دەستپاکە ئیشەڵا بە گروتینێکی باشەوە ئەمە ڕوودەکەن سوتەکان دەگدەن ئیشەڵا ئومێدەواریشن لە هەموو کوردستان بە هەمان شێواز ئەوەی کە لە بەردمانە دەرفەتێکە لە خۆمانی دەدەن ئیشەڵا. بەڵێ ئەوەی دەبینن ئێستا دیارە بەشدارکردنی سەرجەم چین توێژەکانە بەرەوەرە نزیک دەبینەوە لە بەشداریکردنی یانەوە تا لا دەستپێکی ئاهەنگی کۆمەڵی دادگەری دیارە سەرجەم چین توێژەکان لێرە ئامادەن بەرەبەرە نزیک دەبینەوە لە ئاهەنگی دەستپێکردنی کۆمەڵی دادگەری بۆ ناساندنی لیست و هەروەها کاندیدەکانی. کاشف سەری بەڵێ لێدوان 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 بەرنامەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تەوەری پێنجەم خۆشگوزەرانی. حوتەم پشتگیریکردن و کارکردن بۆ دەرچواندنی ئەو یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە پەرلەمانی عێراق و کاریگەریان دەبێت لەسەر خۆشگوزەرانی زیاتری دانیشتوانی هەرێمی کوردستان. هەشتم ڕێگریکردن لە قۆڕەکاری بازار و ڕێخستنی کێبڕکەی ئازاد و دەرهێنانی دەستی حەزب تیایدا. بەرنامەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تەوەری شەشەم کرانەوە. 1. پێکەوەژیانی ئاشتیانە لەسەر بناغەی دادپەروەری لەگەڵ هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکانی دیکەی عێراق. 2. بەرجەستەکردن و مسۆگەرکردنی مافەکانی تورکمان و ئاشووری و کلدان و سریان و کەمەنەتەواتیەکانی دیکە لە عێراق بەپێی یاسا. 3. کاراکردنی ڕۆڵی ئافرەت و ڕەخساندنی دەرفەت تا بتوانێت ئەرک و ڕۆڵی کارای خۆی لە کۆمەڵگەدا ببینێت. نەوە گۆڕانکاری گەنجانی کۆمەڵگا گەنجان دەبێت بەشدارێکی گەرمەگوڕیان لە هەڵبژاردنەکاندا هەبێ و هەروە ناشبێ ئێمە گەنجەکانمان بە تایبەتی ئێستا لەوانەیە بە حکمی دەسەڵات و بە حکمی ئەو ناها عەدالەتی کە کراوە گەنجەکانمان کەمێک سار بوونەوە، بەڵام ئێمە نابێت ساربینەوە لە هەڵبژاردن و چوون بۆ دەنگدان. دەبێت ئیشەڵا ئێمە بە گڕوتینەوە بەشداری لە دەنگدان بکەین و دەبێت وا بکەین ئێمە چۆن دەڵێ کۆمەڵی ئیسلامی گەنجەکان کۆمەڵی دادگەری سەرخەن ئیشەڵا. تا چەند هیوا بەخشن ئەو کاندیدانەی کە کۆمەڵی دادگەری دیاری کردووە کە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بکەن. وەڵا ئیشەڵا هیوایەکی باشمان بە کۆمەڵی دادگەری هەیە، چونکە چۆن ئێمە ڕابردوومان شاهید بانمانە کە ئێمە چیمان کردووە بۆ کۆمەڵگەکەمان و هەمیشە ئێمە لە بەرەی گەلدا بووین
بە شانازیشیەوە بەرگریمان لە گەلەکەمان کردو و بەجێمان نێشتون بۆ ئیشەڵا ئومێدەوارم دەنگێکی باش دەهێنین کاندیدەکانمان کاندیدێکی زۆر سەرکەوتون ڕابردویان ئەوە شاهیدیانە دەنگدا ئێمە چیمان کردووە ئەوە کاک سۆرانە مامۆستا ئەحمەدە هەموو کاندیدەکانمان دیارن کە چۆن هەمیشە لە بەری گەلدا بوون و خزمەتکاری گەلەکەیان بوون. زۆر سپاس. بەڵێ دیارە بەرەبەر نزیک دەبینەوە لە دەستپێکردنی ئاهەنگی ناساندنی کاندیدان و هەروەها لیستی کۆمەڵی دادگەری دیارە دەمەوێت کۆمەڵێک لە هاوڵات تروەرەگرن بەڕێزر ئەگە بێت ئێرە ماوەستا زەوەکو گەنجێک تا چەند گەنجدان گرنگە بەشداری لە هەڵبژاردندا بکەن. سەرتا سوپاسان دەکەم من داوا لە دەنگدەران دەکەم کە بەگەرم گوڕیەوە لە ڕۆژی هەڵبژاردن بستنە سەر سندوقخاین دەنگدان و تۆڵی خۆیان بکەنەوە لەو گەندەڵ و ستەمکارانەی کە ئەم میلەتە ئەمەم ڕۆژە گەیاندووە ڕۆژ لە دوای ڕۆژ شکست بۆ میلەتە دێنن بۆیە پێویستە لەسەر دەنگدەران بە وشاریەوە دەنگ بدەن و بیر لەوە بکەنەوە هەڵنەخەڵەتێن بە دروشمی و قسەی بێکردار بزانن ڕابردووی پەرلەمانتاران و ئەو حیزبانە هەڵبسەنگێنن کە چێنەوانی بەڕاستی لە خزمەت ئەو میلەتەدانن و لە ڕۆژە سەخت و ناخۆشەکاندا میلەتەکەی خۆیان بەجێ ناهێڵن بۆیە من تکام وایە ئەم جارەیان بە تایبەت خەڵک متمانە بەو کاندیدە بەڕێز و خۆشەویستانەی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنە جیاوازەکان بکات و دەنجیان پێ بدەن و بە تایبەت بۆ دەنگدەرانی دەڤەری خۆمان کە زۆر بەگەرم و گوڕی دەنگ بە کاک سۆران عومەر بدەن و ئینشاڵڵا لە خزمەتی دابن. سپاسان دەکەم. دەسپاس. بەڵێ دیارە بەرەبەر نزیک دەبینەوە لە دەستپێکردنی ئاهەنگی کۆمەڵی دادگەری دیارە بە دروشمی بۆ دادگەری لەگەڵمان بن ئەمڕۆ ئەم ئاهەنگی لە دەڤەری ڕاپەڕین دەستپێشی ئاهەنگەکە لێرە سازداوە. من دەمەوێت ئێستا بچمە لای کاک سۆران عومەر دیارە کاک سۆران بە ژمارە 22 کاندیدی دەڤەری ڕاپەڕین هەروەها قەزای دوکانە. کاک سۆران ئەگەر پێمان بڵێ ئەگەر جەنابەت دەرسی بۆ پەرلەمانی عێراق چ بەڵێنێکت پێ بۆ هاوڵاتیان ئایا سوورتر دەبی لەسەر ئەو بەڵێن و ئەو کارانی کە پێشتر کردوکە یان بەڵێنی تازە چیت هەیە؟ خوا پشتیوان بێ یەکەم ڕاستەکەین لەگەڵ نوێنەرایەتی خەڵکا کە لە ڕابردووە کردومانە ڕاستگۆ بین لەگەڵ خەڵک و ئەو بەڵێنانەی هەمانە بۆ داکۆچیکردن لە مافی خەڵک لە قوتی خەڵک ئینشاڵڵا پێوەی پابەند دەبین و لە ڕابردوو سوورتر و زیاترە بین. ئەگەر پێم بڵێ تاچە گرنگە هەوڵاتیان بەشداری پرۆسەی دەنگدان بکەن بۆی داوای حەق و مافی خۆیان بکەن و بۆی کەسانی تر نەچن لە بریان دەنگ بدەن. دەسەڵات 4 ساڵ جارێ فرسەتە کاتەوە بۆی گوێ لە خەڵک بگرێ حەقە خەڵک ئەو 4 ساڵ جارە گوێی دەسەڵات بگرێ پێی بڵێکە لە 4 ساڵ جارێکە چی بۆ نەکردووە و داوای چی بۆ گوێی لێ نەگرتووە ئەگەر ئەو بەشداریە نەکات دەسەڵات بێ منەتە بێ لێیان ئەو یەک جارەش گوێی لێ ناگرێ ئەگەر نیگەران و ناڕازیە با سزای بدا و ناشکرێت تۆ نیگەران بی لە دەسەڵات بەڵام پشتیوانی ئەوانە نەکەی کە ناڕازین و بەرگری لە تۆکەن بە نمونە ئەم مامۆستا ئەحمەدە 4 ساڵە لە عێراقا یعنی تۆ بیت بڵێ وەڵام من لەوانەی چوون لە بەغا پۆست و پارەیان وەرگرتووە نیگەرانم بەڵام پشتیوانی ئەم نەکەی بۆ ئەم مەترسی بە ژیانی خۆی نەکردووە بەرگری لێ نەکردووی شەڕی بۆ نەکردووی ڕاستیەکانی پێنەوتوی ئەو یەک ریزیەت درۆینەی لە پێناوی پۆست و پارە دروست بووە ئەمان دژی نەبوون تێکیان نەداوە بۆی بڵێن مافی خەڵک ئەوان گۆڕیوانەتەوە بە لە دەستدانی خاک بە فرۆشتنی خەڵک. مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید دیارەیەکێک ترە لە کاندیدەکان لیستی کۆمەڵی دادگەری مامۆستا ئەگەر پێمان بڵێ تا چەند گرنگە هاوڵاتیان بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن دیارە جەنابەت لە ڕابردوودا دیارە پێشینە دیارە خەڵکێک زۆر هیوا ئاواتی یانەوەتا جێگای ئومێدی خەڵک بووی لە داهاتووشدا بە هەمان شێوە دەبیان چی تازەت هەیە بۆ هاوڵاتیان؟ إن شاء الله تطبيق أو آياتي فعززنا بثالث لەگەڵ کاکە سۆران ئەوەی لەو پێش کردومانە زیاترەکەین ئەو داکۆکیانەی کردومانە زیاتر داکۆکیەکەین ئەوەی توانیوێتمان ڕاستیەکان بە خەڵک بڵێن زیاتر ڕاستی بە خەڵکەڵین ئەوەی سوور بووین لەسەری زیاتر سوورە بین لەسەری پشتیوان بەخوا دەبینە چقلی چاوی گەندەڵکاران دەبینە لەمپەر لە ڕێی جێبەجێکردنی ئەو ئەنجیددا نەگریسانەی کە هەیان بوو خەڵک ئاگای لە بەغدا نەبێ
ئەبینە ئەو فاکتەرەی کە خەڵک خۆشگوزەران بێ خەڵک ئازاد بێ خەڵک دڵسۆز بێ بۆیە خەڵک ئەگەر ئەوێت ڕزگاری بێ لەو چینە گەندەڵە خەڵک ئەگەر ئەوێ ئازاد بژی ئازا بژی ئەبێ بڕات سەر سندوقەکانی دەنگدان ئەبێ سزای گەندەڵکاران بدا سزای ئەوانە بدا کە بە ناوی نەتەوەیان فرۆشت بە ناوی نیشتیمانەوە نیشتیمانیان وێران کرد بە ناوی یەکریزیەوە پارچە پارچەیان کرد بۆیە بێ خەڵک دەنگ بدا و سزای ئەوانە بدا کە پێچەوانەی مافە نەتەوەی و مافە نیشتیمانی و مافە کللتوریەکانی کورد لە بەغدا کاریان کردووە بۆیە هەمومان پێکەوە نیشتیمانێکی سەربەرز اقتصادێک بۆ هەمووان بێ نەک بۆ کەمەڵێک مافیاوە بۆ کۆمەڵێک خانەوادەی چەتە بێ دیارە بەشی زۆر هاوڵاتیان لێرە ئامادەن بەرەبەرە نزیک دەبینەوە لە ئاهەنگی دەستپێکی کۆمەڵی دادگەری بۆ ناساندنی لیستی کۆمەڵی دادگەری و هەروەها کاندیدەکانی دیارە کۆمەڵ خەڵکێکی زۆر لێرە ئامادەیە هەروەها بەرەبەرە قڕباڵەتر بێ هۆڵەکە دەمەوێت کۆمەڵێک لە هاوڵاتی تر وەربگرم کە لێرە ئامادەن بەڕێزت کاک شێخاودین ئەگەر پێمان بڵێ هاوڵاتیان دەبێت ڕاپەڕین تا چەند ئەوەی چاوەڕێ دەکرێت بەدەم هەڵبژارنەوە دەچن و بۆ ئەوەی داوای حەق و مافی خۆیان بکەن و دەنگ بدەن بەڵێ بەناوی خۆی گەورە سوپاس بۆ بەڕێستان دیارە دەڤەری ڕاپەڕین هەم لە ڕووی جوگرافی و ناوچەیەکی فراوانە و هەم خەڵکێکی مەزڵومی تێدایە ینی بۆ خۆتان دەزانن کڵپەی ڕاپەڕین و ئەو ئەزمونەی کە ئێستا لە ئارادایە لێرەوە سەرچاوی گرت لە ئەنجامی ڕاپەڕینی خەڵکی دەڤەری ڕاپەڕین لەو ڕۆژەوە خەڵکی ڕاپەڕین لەبەرەوەی زۆر مەحرومە زۆر بێبەش کراوە و دەشزانن ئەوانەی کە مەحرومیان کردوون ئەوانەی کەستەمیان لێ کردوون چەساندویان نەوەچێن بۆیە ئەمە گومانی باش بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەبین ئەو جارش وەکو هەموو جارەکانی دیکە زۆر بە دڵسۆزی زۆر بە لێبڕاوانە دێنە سەر سندوقەکانی دەنگدان وەکو ئەو بەڕێزانە فەرمویان سزای گەنداڵکاران دەدەن و دڵنیا بن ینی خەڵکی زۆری لە ناخدایە ئەوەی کە لە ناخی ئەو خەڵکەدا پەنجی خواردۆتەوە بە بڕوای من لە ڕۆژی ڕاپەڕیندا دەتەقێتەوە ئستی کۆمەڵی دادگەری و هەروەها کاندیدەکانی تا چەند جێگای ئومێد و هیوای خەڵکن وڵا پەرێزیان دیارە سوپاس بۆ خوای گەورە ئەوەی کێمە لە ڕابردوو بینیومانە ئەو شەڕەی کە با بڵێن پاڵێوراوانی کۆمەڵیان ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا کردویانە یعنی ئێساگەر لە خەڵکی کوردستان بپرسی ناوی ئەندام پەرلەمانەکانی کوردستانم پێ بڵێ ینی بە پەنجەی دەستی دەژمێرێن ئەوانەی کە ناویان دێنرێ نمونەی وەکوم مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و مامۆستا سەلیم و چەند ئەندام پەرلەمانش دیکە ئەوانەی کە بەغدا خەڵک نەیان ناسی ئیلانەکانی دیکە ئەوەش دەلالەتی ئەوەی کە ئەوانە بۆ پەڕی دڵسۆزیەوە بە ینی هەوڵیان داوە ئەو مافەی کە خەڵک لێی ون کراوە بەدەستی بێننەوە ئەو زوڵمەی کە لە میلەت کراوە لەسەریان لابن دڵسۆز بوون بۆ خەڵکەکەی بۆیە ئێستاش ینی بە دڵنیاییەوە خەڵک دەزانێ خەڵک ویژدانی زیندووە میلەت ویژدانی زیندووە دەزانێت چێ خەمخۆری ئەو میلەتەیە چێ دڵسۆزە بۆ ئەو خاقی بۆ ئەو نەتەوە کە سازش لەسەر هیچ شتێک لەسەر هیچ مافێک لە مافەکانی نەتەوەکەیان ناکەن بەڵێ دیارە وەکو باسمان لێوە کرد بەرەبەرە نزیک دەبینەوە لە دەستپێشی ئاهەنگی کۆمەڵی دادگەری بۆ ناساندنی لیستی کۆمەڵی دادگەری و هەروەها کاندیدەکانی بەرەبەرە هۆڕەکە قەرباڵغ دەبێت و نزیک دەبینەوە لە کاتی ئاهەنگەکە بەڵێ وەکو باسمان لێوە کرد دیارە بەرەبەرە نزیک دەبێن لە کاتی ئاهەنگەکە
کۆمەڵێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لێرە ئامادەیان هەیە ئێستا ئێمە دەچین لای کاک محەممەد حەشیم ئەگەر قسەمان بەوکە کاک محەممەد سڵاو دەوێ بەشەوە
ڕێکی دیکە بەخێر بێن ئامادەبوانی خۆشەویست خۆی گەورە هاتنتان بۆ بەعیبادەت و تاعات بنووسێت ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕینەوە لە ڕانیەی سەربەرزەوە لە ڕانیە و ڕاپەڕینی لایەنکەی شۆڕشەوە دەست دەکەین بە بانگەشەی هەڵبژاردن بۆ کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. بەرەزان سەرەتای بانگەشەکە بە خوێندنەوەی چەناتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز شەماڵ عەزیز خەلەکانیەوە دەست پێ دەکەین. کاک شەماڵ با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. إن الله نعم ما يعظكم به. إن الله كان سميعا بصيرا. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول. فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله. إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر. ذلك خير وأحسن تأويلا. ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا
ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا شەماڵ عەزیز خەلەکانی بداتەوە. بەڕێزان ئێستاش وشەی بەخێر هاتن لەلایەن مامۆستای بەڕێز مامۆستا ڕزگار خادر بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری هەروەها ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی کۆمەڵی دادگەری کوردستان مامۆستا ڕزگار فەرموویت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان أنداماني أنجمني دامزرينران أنداماني أنجمني بالاو أنجمني سركردايتي كومالي دادگري كانديداني لستي كومالي دادگري مامۆستایان و ڕیسپیان و پیا و ماقوڵان ئەندامان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵ خوشکان و برایانی بەڕێزم بە ناوی خۆمان و بە ناوی مەڵبەندەکەمانەوە بە خێرهاتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین. خۆشحاڵین ئەمڕۆ لە ئاهەنگی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لێرەدا بە دیدارتان شاد دەبین. سپاسی ئامادەبوونی بەڕێزتان دەکەین کە لە دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە. ئەمڕۆ لە دەروازەی ڕاپەڕینەوە ئاهەنگی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن دەژێڕین بە مەبەستی سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە دەی مانگی داهاتوودا ئەنجام بدرێت. بەڕێزان،
ئەمڕۆ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنە بەڵام کاری ئێمە لە ناو جەماوەری خۆشەویستەکەماندا بێگومان ئەمڕۆ دەستپێک نییە. لە ڕابردوویەکی دوورەوە دەستی پێکردووە و بە کۆمەڵێک سەروەری بە کۆمەڵێک دەستکەوت و داهات لەگەڵ جەماوەری خۆماندا لە ساحەکەدا بووین و لە گۆڕەپانەکەدا بووین. ئێمە سوپاسی خوای پەروەردگار دەکەین کە هەمیشە لەگەڵ ژیانی سادەی خەڵکی خۆماندا ژیاوین. ژیانمان هاوشێوەی ژیانیان بووە، لەگەڵ ئێش و ژانەکانیاندا گۆش کراوین، بەشداری فعلی خۆشی و ناخۆشیەکانی خەڵکی خۆمان بووین. ئێمە سپاس بۆ خوای پەروەردگار کە خەڵکانێک هەوڵی جددیان داوە باری پەروەردەی کۆمەلگا بەلاڕێدا برن، گەنجەکان بەلاڕێدا برن. سپاس بۆ خوای پەروەردگار ئێمە لە چەندین کەناڵی جۆرا و جۆرەوە تەوژمێکی بەرهەڵستیکاری زۆر باش بووین لەم کۆمەلگایەدا. یارمەتی دەرێکی زۆر باشی خێزانەکان بووین لە هێشتنەوەی ئەندامان و کوڕان و کچانیان و خزمان و کەس و کار و دەست و ئەحبابیان لەسەر دینداری و لەسەر خواویستی و خەڵک دۆستی، لەسەر پەروەردەکردنیان لەسەر بەها باڵاکان. خەڵکی لە ڕێگەی بەڕێوەبردنی دەسەڵاتی بە شێوازێکی سەقەت و ناڕێک وای کردووە هەمومان ئەوە بە چاوی سەردەبینین کە خەڵک لە ژیانێکی سەختی ناگوزەراندا دەژیت. بەڵام ئێمە سپاس بۆ خوای پەروەردگار لە ڕێگەی چەندین کەناڵەوە هەوڵمان داوە کەوا دەستی بەخشندەیی بگەێنینە خەڵکە بێنەواکەی دەفەرەکەی خۆمان، یارمەتی و دەستگرۆیی ژیانیان بین. خەڵکی لە ڕێگەی بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی وای کردووە کە لە چارەسەری سەرەتایی نەخۆشیەکانیاندا بێبەش بن لە خزمەتگوزاری تەندروستی. بەڵام ئێمە سپاس بە خوای پەروەردگار ئەوەندەی کە لە تواناماندا بێت بەکردنەوەی کلینیکی بەخشین و یارمەتیدان یان سوتوەرگرتن لە نەخۆشخانەی بەخشین یارمەتی خەڵکمانداوە بۆی بگەن بە چارەسەری نەخۆشیەکانیان. لە هەر شوێنێک خەڵکی هەرگربوونەوە و ناڕەزایەکی هەبوو بێت ئێمە لە ڕێگەی بەشداریکردن و پاڵپشتیکردن بە کەناڵەکانی ڕاگەیاندن و بە ئەندامانمان لە ناو داواکاری ڕەوای خەڵکی خۆماندا بووین. و هەروەها لە ڕێگەی پەرلەمانتارەکانمانەوە لە ڕێگەی نوێنەرانمان لە دەستگاکانی حکوومەتەوە هەوڵمان داوە مافەکانی خەڵک دەسەبەر بکەین و داکۆچیکاری جددی داواکاریەکانی خەڵک بین. بۆیە ئێمە ئەمڕۆ بەسەری بەرز و دڵی پڕ لە ئومێدەوە ڕوو دەکەینە جەماوەری خۆمان لە دەڤەرەکەمان کە پاڵپشتی لیستی کۆمەڵی دادگەری بن و دەنگ بە کاندیدەکەی بدەن کە تاکە کاندیدی لیستی کۆمەڵی دادگەری برای بەڕێزمان کاک سۆران عومەرە. ئومێد دەکەین کە خەڵکی بە وەفا بێ بەرامبەر بە هەموو ئەو ئیقدام و پێشکەشکارانەی کەوا لەلایەن کۆمەڵ وەکو کیانێکی سیاسی و لەلایەن نوێنەرەکانی وەکو پەرلەمانتارەکان و بە تایبەتیش برای بەڕێزمان کاک سۆران عومەر کەوا داکۆچکارێکی سەرسەختی مافەکانی خەڵک بووە، خەڵکی لەم هەڵبژارنەدا بێن بەدەمیەوە و پاشان پاڵپشتی بکەن و دەنجی پێ بدەن و سەری بخەن بۆ ئەوەی کە ئەویش لە داهاتوودا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داکۆچکاری زیاتری مافەکانی خەڵک بێت و هەوڵ بدە داواکانی ئەم خەڵکە زیاتر بە ناوەندەکانی دەسەڵات بگەێنێ. بۆیە داوا دەکەین لە هەموو لایەک لە هەموو ئەندامان و دۆستان و لایەنگران لە هەموو هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین کە پاڵپشتی کاندیدەکەی کۆمەڵی دادگەری بن لە سنووری دەواازەی ڕاپەڕین ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکان. خوای پەروەردگار پشتیوانی هەموو لایەک بێت. لە کۆتاییدا سپاسی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ و تۆڕی میدیایی کۆمەڵ و سەرجەم ئەو لیژنانەی کەوا سەرپەرشتی ئاهەنگەکەیان کردووە سپاسیان دەکەین، خوای گەورە پاداشیان بداتەوە و دووبارە و دەبارە بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین. خوای پەروەردگار پاداشتی ماندووبوونتان بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعليكم السلام ورحمة الله وبركاته.
ئامادەبوانی بەڕێز خی گەورە پاداشتی مامۆستا ڕزگار بداتەوە بەرلەوە. ئێستا بەیەکەوە گوێ لە مارشی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان دەگرین، بەڵام هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە لەگەڵ مارشەکە هەمومان هەڵسین بە پێوە گوێ لێ بگرین. فەرمون. پێشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتی، ئێمە دژی زوڵم و خەدر و زیلەتی. پێشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتی، ئێمە دژی زوڵم و خەدر و زیلەتی. لە هەولێر بینیا لە بەغدا یەک پەیامی، بەرەی گەلین لە تێکۆشان بەردەوامی. لە هەولێر بینیا لە بەغدا یەک پەیامی، بەرەی گەلین لە تێکۆشان بەردەوامی. مەشخەڵی باوەڕ و ورە و هیواوە، ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە. بۆ بەختیاری گەل و ئاوەدانی وڵات، دەبینە شای کاروانی خزمەت و خەبات. وەفاداری بەڵێن و دەنگی ئێوەی، وەک هەمیشە گیان لەسەر دەست ئێمە بەڕێوەی. دەست لە دەست و قووەت لەخوا بەرە و دەنگدان، لە هەر کوێبین دەبینە هیوای کوردستان. دەست لە دەست و قووەت لەخوا بەرە و دەنگدان، لە هەر کوێبین دەبینە هیوای کوردستان. من کۆمەڵی دادگەری کوردستانم، لە ئامانجی دواپەیامی ئاسمانەوە نەخشاوە ڕێی تێکۆشانم. لە نیگای نیشتیمانەوە بۆ سیمای هەمووان دەڕوانم. بە هەستێکی کوردانەوە داکۆکیکاری ئازادی و شکۆ و بەختیاری هەمووانم. بە هەوێنی ئیمانەوە دەستی خزمەت و هاوکاری و برایەتی و پێکەوە ژیانم. لە ناوی بێناوەڕۆکم نەکۆیلەی پارە و بنەماڵە و میزاج و کورسی و سەرۆکم. نەوابەستەی ئەملا و ئەولا و ناحەزانم. نەفرۆشیاری گەل و خاک و نەبازرگان و تاڵانچی، نەوت و سەروەت و سامانم. بەڕێزان ئێساش وتەی بەڕێز کاک محەممەد حەکیم، ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان، بەڕێزیان بە بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. مامۆستایان، خوشکان، برایان، السلام عليكم ورحمة الله. سڵاو و ڕێز و حورمەتی بێپایانی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و سەرکردایەتی و خوشک و برایانتان لە دەڤەرەکانی تر پێڕادەگەێنین. دەستپێکی ئاهەنگەکەمان لەم دەڤەرەوە مانای خۆی هەیە. ئەم ناوچەیە دەڤەری ڕاپەڕین لە دڵ و دەرونی
کۆمەڵی دادگەری کوردستاندا بەرز و پیرۆز و شیرینە لە قۆناغی هەستیاری ژیانی کۆمەڵی دادگەریدا ئەم ناوچەیە بوو کە دڵ و دەرگای بۆ پێشمەرگەکانی کۆمەڵی دادگەری کردەوە. خوشک و برایان، ئەم هەڵبژاردنە گرنگی خۆی هەیە. ڕووداوەکانی ساڵانی پێشوو هەڵوێستە سیاسەکانی سەرکردایەتی کورد ئەوەی تۆخ کردەوە کە ناوەندی بڕیار بۆ عێراق بەغدایە. ئەم هەڵبژاردنەش بۆ عێراقە. لێرەوە ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان پەیاممانەوەیە کە هەموو لایەنەکان، هەموو لستەکان، هەموو کاندیدا بەڕێزە سربەخۆکان ئەوە لە بەرچاو بگرن کە ئەم هەڵبژاردنە بۆ گەیشتنە بە پەرلەمانی عێراق دەبێ هەموومانەوەمان لە یاد بێ کە لەوێ دەبێ لە پرسەنەتەوەی و نیشتمانیەکان یەکدەنگ بین. بۆ هەموو حزبێک، بۆ هەموو قەوارەیەک بوون لە بەغدا گرنگە. بۆ کۆمەڵی دادگەری پێگەیەکی سەرەکیە بوونمان لە بەغدا و بەهێزبوونمان لە بەغدا. هەموو حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان بەوەوە حسابی بۆ دەکرێ و دەخوێنرێتەوە و دەتوانێت خزمەت زیاتر بکە. ئەو خزمەتانەی کە مامۆستا ڕزگار ئاماژەی پێدا هەموو بەستراوە بە مەوقعی سیاسی کۆمەڵی دادگەریەوە. هەموو تاکێکی کۆمەڵ ئەگەر ئەوێ کۆمەڵ بەهێز بێ دەبێ کار بکە بۆ سەرخستنی کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان و بۆ ئەوەی هەر پێنج براو خوشکەکانمان لە بەغدا ببینینەوە و داکۆکی لە مافی ڕەوای خەڵکی مەزلومی کوردستان بکەن. ئەوانەش کە خەڵکی سار دەکەنەوە من دەپرسم ئایا پەیام و بەرنامەی ئەوان چییە؟ هیچ تەبان. ئەوەی کە دەنگدەر سار دەکاتەوە هیچ پەیام و بەرنامەیەکی نییە غەیری فەوزانە بێت. ئەو نازانێت بە دەنگ نەدانی ئەم بارودۆخەی کە خۆی گلەی لێ هەیە تۆخی دەکاتەوە، پێگەی دەسەڵاتدارانی هەرێم لە بەغدا بەهێزتر دەکات. ئەوانەی بە ناوی دینداریشەوە ساردمان دەکەنەوە لە دەنگدان. ئەپرسم کێ لەم هەڵوێستەیان سودمەندە و کێ زەرمەندە؟ ئەو برایانەی کە بە ناوی دینی ئیسلامەوە خەڵسار دەکەنەوە با لیان بپرسین ئەم هەڵوێستەتان خزمەت بە ئیسلام دەکا یان بە عەلمانیەت دەکا؟ ئەوانش خەون بە شکستی ئیسلامیەکانەوە دەبینن. دەبێت دوو شت لەبەر چاو بگرن. چکە بیستین لەم ڕۆژانەیاڵن دوای مەغریب نۆرەی کوردستانە. کاکە لە کوردستان عەلمانی حاکمە خۆ ئیسلامی حاکم نییە. ئەوە یەک. دوو، ئەگەر زۆر و زێر و تەزویرتان نەبێ دەردەکەوێت کێ شکست خواردووە، کێ سەرکەوتووە. ئێمە کۆمەڵی دادگەری، پەرلەمانتارانی، وەزیرەکانی، نوێنەرانی لەکوێ بووبن؟ با کەمیش بوو بێتین، هەڵۆ بووین، چاونەترس بووین، دلێر بووین، لە سەنگەری خەڵکی کوردستانە بووین. ئاخر چۆنە بێ خەڵکی کوردستان جیاوازی لە نێوان ستەم کار و ستەم لێکراوانەکات؟ باشە ئەپرسین کێ غەیری ئێمەمانان باسی خوا و پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر و دینی ئیسلام دەکەن؟ کێیە بەرگری لە دین و ژینی ئەم گەلە دەکات؟ کێیە دیفاعی لە مقەدەسات کردووە؟ کێ بێڕێزی کرا بەرامبەر بە پێغەمبەر هاتە سەر شەقامەکانی کوردستان؟ کێیە لەسەر قودس هاتە سەر شەقامەکانی کوردستان؟ کێنەوانە غەیری ئێمەمانان و
ئیسلامیەکان و کۆمەڵی دادگەری کوردستان و کێ خیانەتی لە کوردستان کردووە؟ ئایا ئێمە ئیسلامی خیانەتمان لە کوردستان کردووە؟ با ڕۆژێکی خیانەتی ئێمە پیشان بدەن بزان ئایا خیانەتمان کردووە؟ ئەگەر داکۆکی ئێمەمانان کۆمەڵی دادگەری کوردستان لە ئەخلاق و ڕەوشتی ئەم ملەتە نەبوایە ئەوە لە ڕووی ڕەوشتەوە ئێستا کوردستان لە ئاقارێکی زۆر خراپتردا دەبوو. پەرێزی پەرلەمانتاران و نوێنەرانی ئێمە دیارن، خەڵکی بە نمونە دەیانێنێتەوە لە زۆر مەجلیسدا بە مامۆستا و بە ئێمەمانان وتراوە ئێوە 2 کەس نین لە بەغدا، ئێوە 20 کەسن لە بەغدا، ئێوە 7 نین لە کوردستان، ئێوە 23 لە کوردستانە. پێگەی خەڵکی ئێمە دیارە و دەستیان بۆ درێژکراوە لە چاکە و لە هەڵوێستا. ئێمە ئەوانەمان هەڵبژاردوون کە داکۆکیتان لێ بکەن، بە تایبەت بۆ ئەم دەڤەرە نمونەی پەرلەمانتاری داکۆکی کار کە لەسەر داکۆکیکردن لەسەر مافەکانی خەڵک باجی داوە. ئێمە بەو تواناکەمەوە کە هەمانە لە خزمەتی چین و توێژەکان بووین. زۆرەوەترا کۆمەڵ ناتوانێت خزمەت بکە، کۆمەڵ چوزانێ خزمەت بکە. ئەوە خزمەتەکانی کۆمەڵە بە توانایەکی کەمەوە. دەستگای بەخشینمان زیاد لە 1000 هەتیو کە ئێمە سەرپەرشتیان دەکەین. نەخۆشخانەکەمان زیاد لە 100,000 نەخۆشی بیریوە، نەخۆشخان و بەخشین و لقەکانی لە شار و شارۆچکەکانی کوردستان. ڕێکخراوەکانمان خزمەتی ڕۆڵەکانی ئەم ملەتە ئەکەن. برای دەنگدەر دەبێ خوشکی دەنگدەر دەبێ بزانی دەنگ نەدانت واتە ڕازیت لە سایە و سێبەری ئەم سیستەمە حکومڕانیە بمێنیتەوە کە بۆ خۆت ڕۆژانە گلەی و ڕەخنت لەسەری هەیە. بۆیە بچنە سەر سندوقەکانی دەنگدان، نوێنەرانی ڕاست لەگەڵ خوا و گەلی خۆتان هەڵبژێرن. بە دەنگتانتان ئەتوانن ڕێژەیەکی باش گۆڕانکاری بکەن و حقاقی حەق بکەن و دژایەتی گەندەڵی بکەن. نوێنەرانی ئێمە لە بەغدا ئەرکێکی زۆر گەورەیانە بووە. ئەگەر نوێنەرانی ئێمە و هەندێک لەوانەی دەرەوەی دەسەڵات نەبووایە حەقیقەتەکان بۆ ملەتە ئاشکرا نابوو. لە دۆسەی نەفتە، لە دۆسەی موچەیە، لە دۆسێ و کێشە کەلەکەبووەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوانەی ئێمەنن کە دیفاعیان کردووە و کە بۆ خەڵکیان ئاشکرا کردووە. چکە دەسەڵات و نوێنەرانی پەردەپۆشی حەقیقەتەکانەکەن لە بەغدا بۆی میلەتی کورد نەیزانێت. بۆیە پێگەی ئێمەمانان تا لە بەغدا بە قووەتر و بەهێزتر بێ خزمەت بە خەڵکی کوردستان و مافەکانی دەکات. ئێمە چاوەڕێی نزا و هەوڵ و هیممەت و هەڵمەتدارین. لە کۆتاییدا دەڵێم ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ما بس يكمل لنا هر ما مساهجار مكرياني ئاوا ئەم ئاەتی تەفسیر کردووە. ئەڵێ ئەی پەروەردگار لای مەدە لەسەر ئەم ڕێبازە دڵەکانمان دوای ئەوەی کە ڕێنوێنیت کردین و پێمان ببەخشە لای خۆتەوە بەزەییەک میهرەبانیەک بەڕاستی هەر تۆی بەخشندا. ڕێبازی ئێمە ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئێمە سەرکەوین یان نا، دەوڵەمەند بین یان هەژار، لە حکومدا بین یان ڕەخنەگر بین، هەر لەسەر ڕێبازی پێغەمبەرین صلی الله علیه وسلم. لە ئیجازەی متەنەبیش من یەک بەیتی عەرەبی متەنەبیم گۆڕیوە ئەڵێن الكرد والبرلمان والجبال تعرفني مبستم كوملا. الكرد والبرلمان والجبال تعرفني والسلاح والقناص والقرطاس والقلم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئەگەورە پاداشی کاک محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵا و وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان بداتەوە.
بە خەرمانێک هەڵی پڕشنگدارەوە بە متمانە و بڕوا و هیوا و هاوارەوە بە سەروەری ئێستاکە و ڕابردوومەوە بۆ خزمەتی گەل و خاکم هاتوومەوە بەرژەوەندی هاوڵاتی نەخشە و پلانمە خزمەتکردن پەیام و ئەرکی سەرشانمە بەرەنگاری زوڵم و بێدادی دەبمەوە بەگژ هێزی گەندەڵکاریدا دەچمەوە پارێزەری دەستکەوتەکانی میلەتم دامەزراوم خاوەن ئیرادە و هیممەتم لە بڕیاردان سەربەخۆ و ڕوون و ڕاشکاوم بۆ بەختیاری گەل تێدەکۆشم تاکو ماوم بەڕێزان ئەمە کۆپلێک بوو لە شارەکانی کاک شەریف وەرزێر بەڕێزیشان با بفەرمێت شارێکی هەیە دوایم کۆپلەیە فەرماوە سەر شەریف بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ من هەڵوێست و مەردایەتیم ڕەونەقی ڕەسەنایەتیم قەڵافەتی کوردایەتیم کاروانێکی پڕ لە داستان و سەروەریم بەڕێوەیە ڕەنگم لە ڕەنجی خاک دەچێ بۆنم لە بۆنی نیشتیمان پەیامەکەم شکۆی هەموانی پێوەیە دەنگم لەگەڵ دەنجی تافگەها و ئاوازە رازم لەگەڵ رازی شەهیدان یەک رازە پەیڤم هەمان پەیڤی دەرونی ئێوەیە لەگەڵ ڕاستی و پاچی و چاکەدا بوومە هاوڕێ هەنگاوم لە نەسیم دەکاو لەگەڵ هەتاو هاوشێوەیە لەگەڵ لوتکە دەستەملانم سیمام لەگەڵ سیمای خاچی کوردستاندا یەک نیگار و چوارچێوەیە لەسەر من واجبە وەڵڵا ئەدای ئەرک و پەیامی خۆم لەسەر من واجبە وەڵڵا ئەدای ئەرک و پەیامی خۆم بە عەزم و جەزمەوە دەیدەم بەڵێنی بەردەوامی خۆم ئەمن ئاوا لە دین حاڵیم گەلم مخلیس و فیدای تۆم لە ڕێی خوا و خەڵک و خاکمدا دەبێ بتوێمەوە وەک مۆم لەسەر من واجبە وەڵڵا بەرەنگار بوونەوەی زاڵم دەبێ بە شەوقی تێکۆشان شەوی دەیجووری ڕاماڵم دەبێت جەرگ و دڵی داخکەم دەچاوی ڕابچم وەک ڕم چلۆن مەیدانی بۆ چۆڵکەم چلۆن تەسلیمی زوڵمی بم بەناوی خواوە تێڕاچووم بە دینی خواوە پەیوەستم ئەبەد زوڵم و غەش و خیانەت ناڕژێنە نێو دڵ و دەستم بە مافی مرۆڤ و ئەخلاق و عەدالەت منتەمی و مەستم لە زوڵم و غەدری زۆرداران تا سەر ئێسقانت و ڕەوپەستم دەسا ئەی میلەتی مەزڵوم وەرە با پێکەوە ڕابین لە پێناو سەرفرازیدا هەموو پابەندی ڕێی خوابین قڕی و پڕی و ستەمکاری لە گۆڕنێین هەتا مابین بە دەنگ و ڕەنگ و هیواوە لە خزمەت دادگەریدا بین بە دەنگ و ڕەنگ و هیواوە لە خزمەت دادگەریدا بین والسلام عليكم ورحمة الله وبركاته دەستخۆش بۆ مامۆستا شەریف وەرزێر شەرمە چی دیوا فەقیر حاڵ و سادە بم بۆ دەنگ پێدان بەو زاڵمانە ئامادە بم تازە ئیدی دەنگ بەوانە نادەمەوە پەشیمانم هەڵەی وا دووبارە ناکەمەوە
تا لە بەردەم خوا و خەڵک و مێژوو براوە بم شەرتە لەگەڵ خەڵکی چاک و پاک و چەوساوە بم ڕۆژی دەنگدان بە بڕیاری نوێوە دەڕۆم گەندەڵکاران سزا دەدەم بە دەنگی خۆم. بەڕێزان ئێساش کاندیدی دەڤەرەکە کاک سۆران عومەر با بفەرمێت وتەکانی پێشکەش بکات. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوا لە ئامادەبوانی بەڕێز شانازیە بۆ بەندە کە نوێنەرایەتی ئەم دەڤەرە لە ڕانیە و قەڵاتزێ و دووکان و پیرەمەگرون و حاجی ئاوا و چوار قوڕنە و سەنگەسەر و سوورداش و خەلەکان و خدران و بنگرد و سەرکەبکان و ژاراوە و سەرچاوە و هێرۆ و هەڵشۆ و ئیسێوە بکەم. شانازیەکی گەورەیە بۆ بەندەکە کۆمەڵی دادگەری بربژێری کردوم ببمە نوێنەری ئەو دەڤەرەی کە یەکەم تەقەی ڕاپەڕین دژی زوڵمی بەعەز لەم دەڤەرە و لەم ناوچەیەوە دەستی پێکرد. لە دوای 30 ساڵ لە مێژووی ڕاپەڕین بەندە بربژێرێک بم بۆ نوێنەرایەتی دەنگی دلێر و خەڵکی ستەمدیدە و ڕاپەڕیوی ئەم ناوچەیە و چاوەڕوانیشم لە خەڵکی خۆشەویستی ئەم دەڤەرە بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو ڕەنگ و ئایدیاکانەوە ئەوەیە کە متمانەمان بدەنێ ڕاستگۆیانە ئەو بەڵێنانەی کە لە لیستەکەمان و وەکو کاندید پێیان دەدەم سەرڕاستانە بی بەمە سەرخوا پشتیوان بێ بێمنەت لە هەموو هەڕەشە و گوڕەشە و ئیغرا و ئەو پێشهاتانەی کە لە هەڵوێستەکانە دەیخەنە بەرامبەرمان تا پاشەکشەمان پێ بکەن. چاوەڕوانیم لە خەڵکی ئیسلامخوازی ئەم ناوچەیە هەیە کە تاکە کاندیدیانم هەموو ئیسلامیەکانی ئەم ناوچەیە بە نوێنەری خۆیانم بزانن خوا پشتیوان بێ سەرڕاستانە دەبمە نوێنەری هەمووان. هەموو ئەو ڕەنگانەی کە ساڵانێکە زوڵم و ستەمی لایەنەکانیشیان لە لایەنگرەکانیان کردووە دەبمە نوێنەری ئەوانیش نوێنەرێکی حەقیقی بۆ داکۆچی لە مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان کە 16 ساڵە لە بەغدا کۆمەڵێک لایەن کردویانە بە ئیمتیاز کردویانە بە پارە و پۆست بۆ خۆیان کردویانە بە پۆستی وەزیری دارایی ئەو ڕۆژەی وەزیری دارایی لایەنێکی سیاسی هەرێم لە عێراق دەوامەکە بەشە بودجەی هەرێمی کوردستان دەبڕدرێ. ئەو کاتێک کە وەزیرێکی ئەم کوردە دەچێتە بەغدا لەسەر گەندەڵی متمانەی لێدەسەنرێتەوە و دەنێرێتەوە بۆ هەرێم. بەڵێنتانە دەینێ ئێمە بۆ نوێنەرایەتی ئێوە ئەچین بۆ ئەوە ئەچین دەنگ و داوای ڕەوای ئێوە لەم دەڤەرە و لەم بازنە و لە بازنەکانی تر خوشکان و برایانم بیگەێنینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سازش نەکەین لەسەر مافە یاسایی و دەستوریەکانتان وەک ئەوانەی کە خاکی کوردستان نیوەیان لەدەستدا نیوەکەی تریان بەم دەردە بردووە بە 30 ساڵی حکومڕانی و ئەو کاتەشی ئەوان جینۆسایدیان بەسەر ئەم خەڵکا هێناوە و ناوچەیەکی گەورەیان تەسلیم کردووە بە داعش ئێمە کەیسەکەیمان بردۆتە لاهای. ئەو کاتەی ئەوان قوتی خەڵکی کوردستانیان بڕیوە نوێنەری حەقیقیتان لە بەغدا
مامۆستا ئەحمەد و هاوڕێکانی توانیوانە دیفاعێکی حەقیقی و سەرسەختانە بکەن لە مافەکانی ئێوە نەچوونەتە ژێرباری هیچ یەک ڕیزیەکی درۆینەی نەتەوەی و نیشتیمانی کە ئەوان دروستیان کردووە بۆ پۆست و پارە. بۆیە خەڵکی کوردستان خەڵکی دەڤەری ڕاپەڕین دوای 16 ساڵ دەبێت تێبگەن ئەوانەی کە دەنگیان بردوون درۆیان لەگەڵ کردوون داهاتیشیان خواردوون لە کوردستان بەشە بوجەشیان لە بەغدا بڕیون لە پێناوی ئەوەی تەنها خۆیان نەوت بفرۆشن و داهاتەکەی بدزن ئەوانەی کە خۆیان و ماڵ و منداڵەکانیان لەسەر قوتی ئێوە و لەسەر ئەوەی کە خوای گەورە لە ژێرپێی ئێوە لەم خاکا دروستی کردووە بە 7 ملیۆن ساڵ ئەوان 7 ساڵە لێی دەدزن بۆ ڕابواردنی خۆیان و بانقەکانی دنیایان لێپڕ کردووە ئەوانەشی کە ناڕازی و نیگەرانن حەقی خۆیانە ناڕازی و نیگەران بن هەتا سەرخواردنی ئەم دەسەڵاتە بەڵام ناڕەزایەتیەکەیان کاتێک مانای حەقیقی هەیە کە پشتیوانی ئەوانە بکەن کەوتونەتە پێشی ناڕەزایەتیەکانی ئەوان پشتیوانی ئەو دەنگانە بکەن کە ئیرادەی ئێوە ناکڕن و داهاتان ناخۆن و دەنگی ئێوە نافرۆشن بۆ پلە و پۆست ناکرێ ئەوەی ناڕازیە لە ماڵەوە دانیشێ و پێی وابێ بۆ گۆڕانکاری دروست نابێ بەڕێزان خوای گەورە کە دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم والله هەتا لە ناخی خۆمانە تاک تاک نەگۆڕین گۆڕانکاری دروست نابێ بازار باش نابێ کۆمەڵگاکەمان خۆشگوزەران نابێ ئێمە کە پشتیوانی لە زوڵم و ستەمەکەین لە پێناوی موچەیەکی دزرا و بڕاو چاوەڕێین بە پشتیوانی لەو جۆرە دەسەڵاتە ژیانمان باش ببێ کاتی خۆیان وت بۆیە بەم دەسەڵاتە دەنگەدەین موچەمانە بڕێ و قوتمان لای ئەوانە قوت و موچەیان بڕین بە ناوی پاشەکەوت و خۆگونجاندن و لێبڕین و لێدزینەوە بێمنەت بوون لێتان ناڕەزایەتیەکانیان سەرکوت کردن لەم دەڤەرە چەند گەنج خوێنی ڕژا لە پێناوەوەی داوای مافی سەرەتایی ژیانێ کرد ئەوانەتان چۆن بیرەچێتەوە چێبوون ئەوانەی تفەنگیان لەم دەڤەرە نابەسنگی کوڕەکانی ئێوە لە کاتێکا خۆپیشاندانیان کردووە داوای ژیانی ئینسانیان کردووە داوایان کردووە وەکو ئینسان بژین کاریان هەبێ کارەبایان هەبێ تازە بە تازە دەڤەرێکی گەورەی وەکو قەڵاتزێ بێ ئاوە بێ لە سایەی حکوومەتێکی شکست خواردوو لە هەرێم بێ هەڵوێز لە هەرێم کە نەتوانێت بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتێکی ئیقلیمی کێشەی بەردانەوە و گلدانەوەی ئاو چارەسەر بکە نەتوانێت پرۆژەیەکی ئاو لەسەر ئەو بەنداوانەی کە هەبوو لێرە جێبەجێی بکە لە ڕابردووشە هەرچی پرۆژەیان کردووە خۆیان تایە شەریک بوون و دزی گەورەیان تایە هەبووە بۆیە پرۆژەیان کردووە دوایی گەیشتنەوە ئەنجامەی پێویست ناکا پرۆژە بکەن پارەکەی بە یەکجاری ئەبەن و خۆمیلەت چیەکە میلەتێک کە ڕاپەڕی بێ لە زوڵمی بەعسێک کە بەس سەرۆکەکەی لە عێراقا 1 ملیۆن فیدایی هەبوو ئالەم دەڤەری ڕاپەڕینەوە خرایە ژێرپێ و تۆڵەی خوێنی هەموو شەهیدان و قوربانیەکان و هەموو ئەو زوڵم و ستەمەی لێکرایەوە کە چەند ساڵە لە کوردستانە لەم میلەتەی کردووە بۆیە چاوەڕێی ئەوەین هەر لەم دەڤەرەوە ئەوانەی زوڵمیان لەم میلەتە کردووە کە ببینن گوزەرانی ئەم خەڵکەی لە دەڤەری ڕاپەڕین و دەوروبەری چ ژیان و گوزەرانێکە وەرن ژیانی خۆیان ببینن کە بە پێڵاوی لاسیکەوە لە دوای خەڵکی ڕاپەڕیوی ئەم ناوچەوە هاتنەوە کوردستان ئێستا چیان هەیە چەند کەس لێرەیە لەو بەڕێزانەی تەمەنیان هەیە کەری ماڵەکەی ئەویان داوا کردووە بۆی پێی بچن بۆ گوندێتر ئێستا تەیارەی تایبەتی خۆیان هەیە کە ساڵانە چەندین ملیۆن دۆلار بەس مەسرەفی تاقمی تەیارەکەیانە عیب نییە لەسەر شانی خەڵکی میحنەتکێشی ئەم هەرێمی کوردستانە ئەمانە بوو بن بەم دز و ستەمکارە و ئێمەش تەماشایان کەین و لە 4 ساڵ جارێکە لە پرۆسەیەکی زۆر سادە و ئاسانی وەک هەڵبژاردنا بڵێین وەرن پشتیوانیمان بکەن بام گەندەڵکارانە سزا بدەین بڵێ نایەم و لە ماڵ نایەمە دەر گۆڕانکاری وا دروست نابێ بەڕێزان
و تا ئەم ساتەش میکانیزمێکی بەشداری لە حکومڕانی و حکوومەت و پەرلەمان هەر هەڵبژاردنە و هەر کاتێ بەدیلێکی تر هاتە پێش بۆ ئەوەی بێهیوا ببین لەم پرۆسەیە بەدەسەڵاتیشمان وتووە بە ئاگا بێن لەوەی خەڵک کە بێهیوا بووە لە هەڵبژاردن بژاردەیەکی ترێ بێ ئەو بژاردە ئەوەیە کە سەرتانەخوا ئەکەونە ژێر پێی ئەو خەڵکە بۆیە ئەگەر گوزەرانی خەڵک لە 4 ساڵی ئایندە باشەکەن فرسەتتان هەیە خزمەتی خەڵککەن ئەگەر نا إن الله لا يصلح عمل المفسدين بڕوای تەواومان هەیە کە خوای گەورە فەرمێ عملی ئەم مفسیدانە تازە چاوەڕێی چاکبوونی لێ ناکرێ خەڵک با تعبیر لە ئیرادەی خۆی بکە لە دەنگی خۆی بکە لە بوونی خۆی بکە بە سزادانی گەندەڵکاران بە پشتیوانی ئەو نوێنەرە حەقیقیانەی کە بێمنەت لە هەرچی بەرامبەریەکەن خەڵکێک هەیە 100 عەریزە ئەدا بۆ ئەوەی بگا بە یەکێک لەم دەسەڵاتدارانە ئەم دەسەڵاتدارانە بەرامبەر ئێمە هەرچیان توانیوە بەکاریان هێناوە لە پێناوی خەڵک بۆخوا تەنازولمان نەکردووە دەبێ خەڵک ئەوەی لە بەرچاو بێ ئەوانەی تر چۆن نوێنەرایەتیان کردوون ئەو ڕۆژەی دەنگیان بردوون دزیویانە و داهاتەکەشیان بردوون و بوجەکەشیان بڕیون و موچەکەشیان بڕیون و بێمنەتیش بوون لێتان هەڵبژاردن ڕێگایەکی باشە بۆ تۆڵەکردنەوە لە گەندەڵکاران و سزادانیان و ئێمەش خۆم و ئەم خوشک و برایانەی کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان دیدین چاوەڕێی دەنگ و پشتیوانیتانین لە هەموو بازنەکانی سلێمانی و هەولێر وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله ئاڵاکان بشەکەنەوە دەی تۆنتر من دەنگ نادەم بە بەڵێنی بریقەدار و هاش و هات و هاواری ئەمڕۆتان من دەنگ نادەم بە لافیتە و پەڕۆ و پاڵ و فرۆفی شاڵ و ماڵە و ماڵ و خەیاڵ و چەواشەکاری و خەیاڵ و درۆی ئەمڕۆتان من دەنگ دەدەم بە کار و کردەوەی دوێنێ و پەرێزی پاک بەلانی بە جورئەت و جوامێر و نەترس و بێباک بە مرۆڤی خزمەتگوزار بە مرۆڤی خزمەتگوزار و چوست و چالاک بە قەڵغانی شکۆی ئاین و گەل و خاک من دەنگ دەدەم بەولانەی بۆتە چقڵی چاوی زاڵم و گەندەڵکاران بۆتە هیوای دڵی مەزلوم و هەژاران بۆتە نەسیمی بەیان و نمەی باران لەگەڵ یەکەم هەنگاویدا بۆتە کردار بۆتە گەوهەری هەڵوێست و ڕەمزی قەرار بۆتە سیمای ئاکاری جوان و پڕشنگدار
بەڕێزان ئێستا بەڕێز کاک سەرباز ژاژڵەیی پەشانە شارێکی هەیە بەڕێزیان با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. جەماوەری بە شەرەفی دەڤەری ڕاپەڕین سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئومێدەوارم ڕۆژی دەنگدان ڕۆژی ڕاپەڕینێکی نوێ بێ لە دەروازەی ڕاپەڕینەوە بە دەنگەکانتان پێنجێکی سێی دیکە تۆمار بکەن. ئازیزان لەژێر دروشمی بۆ دادگەری لەگەڵمان بن بربژێرەکانی کۆمەڵی دادگەری چاوەڕێی پشتیوانی ئێوەن. بۆیە منیش پەخشانە شعرێکتان پێشکەش ئەکەم لەژێر ناونیشانی بۆ دادگەری لەگەڵمان بن. بۆ دادگەری لەگەڵمان بن لەم کاروانە پڕجوامێرە دەستبار و هاو سەفەرمان بن. لەم دەروازەی ڕاپەڕینە لەم پایتەختی بەرخۆدان و پێدەشتی لانەی مەردان و قەڵای پڕبەور و شێرینە لەم بناری قندیلەوە لەم بەریەخەی کێوە ڕەش و لە ئامێزی ماکۆکی پڕ لە هەڵاڵە و حاجیلەوە پێتان ئەڵێین بۆ دادگەری لەگەڵمان بن لەم کاروانە پڕ جوامێرە دەستبار و هاو سەفەرمان بن. هەر لێرەوە پڕ بەگەر و هاوارەکەین هۆ هەڵەبجە هۆ ناسنامەی کوردی بێکەس چەشنی هەژاری خێرنەدی و ئەی پێنجوێنی مەنزڵی گەرمیان و کوێستان ئەی ژوانی پڕ ئەوینی برینداری ماران گەستەی ئازارتەنی و ئەی پێدەشتی ڕێ و هەواری جاف و گۆران ئەی شارە زور ئەی دەسماڵ و کەمەربەندی پریازکەی نێو کاروانی نور پێتان ئەڵێین بۆ دادگەری لەگەڵمان بن لەم کاروانە پڕ جوامێرە دەستبار و هاو سەفەرمان بن. هەر لێرەوە لەم مینبەری هەکبەی پڕ لە داستانە لەم پەڕاوی مێژووی کوردەی پایتەختی میری بابانە پڕ بەگەڕ و هاوارەکەین ئەی هەولێری گەورە شاری قەڵای دێرین ئەی پێدەشتی سوار چاکانی عێشق و ئەوین ئێوە دەنگی پڕ نەعرەتەی شاخ و شارن ئێوە دەستی ماندوو نەبووی ئاوەدانی گوند و شار و لالەزارن ئێوە وەرزی خەرمانان و هەمیشە دۆسی بەهارن پێتان ئەڵێین بۆ دادگەری لەگەڵمان بن لەم کاروانە پڕ جوامێرە دەستبار و هاوسەفەرمان بن پێتان دەڵێین بۆ دادگەری لەگەڵمان بن لەم کاروانە پڕ جوامێر و لەم کاروانە پڕ جوامێرە دەستبار و هاوسەفەرمان بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. Why
هەر دەسەڵاتێک دز و ناپاک بوو فرۆشیاری گەل و میلەت و خاک بوو بۆ دوژمن ڕێوی و بۆ گەلز و حاک بوو ئەوە سەرچاوەی مەینەتی و ژانە دەبێ بکرێتە پەندی زەمانە هەر دەسەڵاتێک شکۆی گەلیشکان بەرامبەر میلەت بێ حورمەتی نوان لوشکەی بۆ هاوێ شەقی تێسرەوان ئەوە سەراپای غەرقی تاوانە دەبێ بکرێتە پەندی زەمانە هەر دەسەڵاتێک بوو بە بازرگان بوو بە کۆمپانیای باندی بێویژدان بوو بە کۆمپانیای باندی بێویژدان وڵاتی لوشدا و ئاخنیە جیرفان ئەوە بەڵایە و بۆتە مۆرانە دەبێ بکرێتە پەندی زەمانە هەر دەسەڵاتێک هەر خۆی لەبیر بوو هەر بۆ بنەماڵە و حەزب و گزیر بوو میلە لە لای ئەو کۆیلە و ئەسیر بوو عیلاجی تڕۆ و دەنگ پێنەدانە عیلاجی چییە؟ دەبێ بکرێتە پەندی زەمانە دەنگت چرۆی هیوایە و نەخشەی دوا ڕۆژ دەکێشێ نائومێدی وەلانێ و هەنگاو بنێ بۆ پێشێ دەنگ ویژدان و هەڵوێستە نەک کاڵا و بەرگ و پۆشاک فرۆشتنی دەنگ و ویژدان خیانەتە بە گەل و خاک دەنگدان شایەتیدان و ئەرک و ماف و وەفایە وەریا بە دەنگ و ڕەنگ و وەریا بە دەنگ و ڕەنگ و ڕەنجت نەچێ بەزایە سزای ئەوانە بدە گەلیان سووک و ڕسوا کرد تۆڵە لە گەندەڵکاران بستێنەوە دەست و بەر دەنگدان گەورەترین هەلە ڕۆژی زەبر و گورزی گەلە شۆڕشە تۆڵە و سزایە وەرە و هیممەت و هیوایە بورکان و بوومەلەرزەیە زریان و کرێوە و تەرزەیە شەڕ و جەنگی دەنگ و سەنگە خرۆشانی دەریای مەنگە ئێمە ئەوالی دەڕوانین ڕۆژی دەنگدان لە شوێن لە مەیدانین شادی خۆمان دەدەین حەق و ڕاستی سەردەخەین Oh
ئەم پارچە پەخشانە جارێ شیریکە دەخوێنمەوە حەز دەکەم لە کۆتایی هەر شەتڕێکیدا بەیتێکیدا لە کۆتایەکەی لە دوڵ بڵێنەوە دەبێ بکرێتە پەندی زەمانە. هەردەسەڵاتێک دز و ناپاک بوو، فرۆشیاری گەل و میلەت و خاک بوو، بۆ دوژمن ڕێوی و بۆ گەلز و حاک بوو، ئەوە سەرچاوەی مەینەت و ژانە دەبێ بکرێتە چی؟ هەردەسەڵاتێ شکۆی گەلیشکان بەرامبەر میلەت بێ حورمەتینوان، لوشکەی بۆ هاویشت شەقی تێسرەوان، ئەوە سەراپای غەرقی تاوانە دەبێ بکرێتە. هەردەسەڵاتێک بوو بە بازرگان، بوو بە کۆمپانیای باندی بێویژدان، وڵاتی لوشدا و ئاخنیە گیرفان، ئەوە بەڵایە و بۆتە مۆرانە دەبێ بکرێتە. هەردەسەڵاتێک هەر خۆی لەبیر بوو، هەر بۆ بنەماڵە و حەزب و گزیر بوو، میلەت لەلای ئەو کۆیلە و ئەسیر بوو، عیلاجی تڕۆ و دەنگ پێنەدانە دەبێ بکرێتە چی؟ چی؟ هیوادارم بیان کەین بە پەندی زەمانە. ئاڵاکاتان شەکێنەوە. بەڕێزان دەبێت هەمومان بەیەکەوە بڵێین دەنگمان بۆ کێیە؟ بەیەکەوە سۆران عومەر دەنگمان بۆ کێیە؟ جا با شتێکی خۆش بجێڕمەوە. دوێنێ برادەرێک تەوان ناوی کاک سۆرانی بیست بوو، دێگوڵام جارە دەنگ بە عومەر سۆران دەدەم. تم کاکە سۆران عومەرە، عومەر سۆران نییە. وتی دەزانمەوەی کە قسەی چاک دەکاتە سەر تەلەڤیزۆن. بەڵێ کاندیدی ژمارە 22 بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڕێزان لێرەدا کۆتاییمان هێنا بەم ئاهەنگە خنجیلانەیە. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە و کاندیدەکانیشمان تێکڕا و لێکڕا و وێکڕا هەمویان سەرکەوتوو بن. دووبارە بەخێر بێن.